بریتی ژیانی خەڵک بەبێ ڕزگاربوون لە دەست کۆماری ئیسلامی دابین نابێت. تەیموری حسێنی بەرپرسی پۆلیسی هاتوچووی فەراجا بە بۆنەی حوتی گوڵان ڕۆژی گواستنەوە ڕایگەیاند ساڵی ڕابردوو نزیکەی 20,000 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێران گیانیان لەدەست داوە. ئەم ئامارە نیشانیەدات کە لە بواری کەمکردنەوەی ڕوودا و کوژراوانی ڕێگەوبان لەگەڵ کێشەی جددی بەرەو ڕووبووینەتەوە. واقعیت ئەوەیە کە ڕووداوەکانی ڕێگەوبان یەکێکە لە ئاڵنگاریە سەرەکیەکانی ئەمنیەت لە ئێران. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی پزیشکی دادی ئێران ساڵانە بە گشتی زیاتر لە 20,000 کەس بەهۆی ڕووداوەکانی ڕێگەوبانەوە گیانیان لەدەست دەدەن. ئامارە جیهانیەکان نیشانەدەن کە ڕێژەی مردن بەهۆی ڕووداوەکانی هاتوچووەوە بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوان و ئۆتۆمبیل لە ئێران نزیکەی 14 هێندە زیاتر لە وڵاتی سوێد و 10 هێندەش لە وڵاتی ئاڵمان زیاترە. زۆرترین هۆکاری مردن لە نێوان گەنجانی 15 بۆ 30 ساڵدا ڕووداوەکانی هاتوچۆ ڕاگەیەندراون. ڕێگاکانی نێوان شار بە تایبەت ڕێگە قەرەباڵغەکانی وەک ڕێگەی قومبۆتاران یان ڕێگەی هەراس بوونەتە ناوەندی سەرەکی ئەم ڕووداوانە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێران لە ڕووی ڕێژەی مردن بەهۆی ڕووداوەکانی ڕێگەوبان لە بەرزترین پلەی جیهانیدایە. ئەم هەڵتانگاندنە ئاماریە نیشانەدات کە کارەساتە مرۆییەکان لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنها خۆی لە بەربڵاوی جینایەتە بەردەوامەکانی حکوومەتدا نابینێتەوە، بەڵکو گەلێک ڕوودا و کارەساتی پێشبینی کرا و شێوی پێشگیریش لە بۆسەدان تاکو گیانی مرۆڤەکان بستێنن. کۆماری ئیسلامی تەنها بەهۆی ژمارەی لە سێدارەدانی زیندانیانی بێدیفاع نییە کە خاوەنی پلەی یەکەمە لە جیهاندا. ئەم ڕژیمە شوێنی کار و ژیانی سروشتی کرێکاران و زەحمەتکێشانیشی کردووە بە قەتڵگا. هەر کات دەکرێت شایەتی ڕووداوێکی دڵتەزێن، ڕووداوێکی چاوەڕوان نەکرا و کارەساتێکی مرۆیی بین. کۆماری ئیسلامی سەرەڕای جینایەتە بەردەوامەکانی هێندە بەرامبەر بە تەندروستی ژینگەی هاوڵاتیان نابەرپرسیار و ئەمنیەتی شوێنی کار و ژیانی خەڵک و بەتایبەت کرێکارانی هێندە تێکداوە کە هەر گۆشەیەکی شوێنی کار و ژیانی خەڵک بووەتە بەستێنێکی لەبار بۆ ڕوودانی هەر ڕوودا و کارەساتێکی تاڵ و دڵتەزێن. پەرەسەندنی ڕووداوەکانی ڕێگەوبان لە ئێران هۆکاری زۆری هەیە کە لە هەمویاندا شوێن پێی ڕژیمی دەسەڵاتدار و سیاسەتەکانی بەرچاوە. لە دروستکردنی زۆربەی ڕێگەکانی ئێراندا سەرەتاییترین ستانداردە نێودەوڵەتیەکان ڕەچاو نەکراون. بۆ نمونە نەبوونی هێڵی جیاکەرەوەی نێوان ڕێگەی ڕۆیشتن و گەڕانەوە لە ڕێگە دوولایەنەکاندا، نەخشەی ئەندازیاری نەکراوی خاڵە یەکتر بڕ و پێچە توندەکان و هەروەها نەبوونی ڕووناکی پێویست لە ڕێگەکانی شەوانە. ئەمانە لە پاڵ ئۆتۆمبیلە نائەمنەکانی بەرهەمی ناوخۆ یان ئۆتۆمبیلە کۆنەکانی بەرهەمی دەرەوە یەکێکن لە هۆکارەکانی پەرەسەندنی ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێران. گەندەڵی لە پێدانی مۆڵەتی شۆفێری هەندێک شۆفێر بەبێ ڕاهاتن و تێپەڕاندنی تاقیکردنەوەی پراکتیکی پێویست لە ڕێگەی بەرتیل و ڕاستپاردە و واستەوە مۆڵەت وەردەگرن. نەبوونی کامێرەکانی خێرایی لە زۆربەی ڕێگەکاندا. سەرەڕای هەموو ئەمانە ڕێگەکانی ئێران بەهۆی بێتوانایی و نالێهاتووی بەرپرسانی ڕژیم لە بواری بەڕێوەبردنی هاتوچۆی ناوشار و دەرەوەی شار لە زمرەی مەترسیدارترین ڕێگەکانی جیهانن. لە ناو شارەکاندا گەلێک ڕوودا و بەهۆی نەبوونی پرد و تونێلەکانی تێپەڕبوونی پیادە و لە زۆر شوێندا بەهۆی کەمی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانی وەک چرای هاتوچۆ، هێڵکێشی شەقامەکان، تابلۆی هێماکانی لێخوڕین و هتت ڕوویان داوە کە بە ئاسانی دەکرا پێشگیریان لێ بکرێت. ئاماری مردن لە ئێران بە زۆر هۆکار بووەتە دیاردەیەکی سەرسوڕهێنەر. مردن بەهۆی پیسبوونی هەوا، مردن بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ، هەر تاوناتاوێک تەقینەوەیەکی کارەساتبار، مردن بەهۆی کارەساتە سروشتیەکان و مردنی منداڵان بەهۆی کێشەی دەرمان و خۆراک. ئەم بابەتانە ئەوەندە دووبارە بوونەتەوە کە وەک بڵێ خەڵک بە دووبارە بوونەوەیان ڕاهاتون. لەم نێوانەدا ئاماری زۆری مردن بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەمووی دڵتەزێنترە. دۆزینەوەی هۆکارە ڕاستەقینەکانی مردنی مرۆڤەکان بە هەر هۆیەک و لەوانەش بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بەبێ لێکۆڵینەوە لە سروشتی سیستەمی حکوومەت و سیستەمی بەڕێوەبەرایەتی و ئیرادەی سیاسی ئەو کۆمەلگایە ممکن نییە. ڕاستە کەس ناتوانێت بە وردی کاتی ڕوودانی بۆ مەلەرزە و هەندێک لە بەڵا سروشتیەکان دیاری بکات، بەڵام ئەگەر ئیرادەیەکی بەرپرسیارانە لە ئارادا بێ و سیستەمی بەڕێوەبەرایەتی لە گەندەڵی کارگێڕی و دارایی تێوە نەگلا بێت، تەنانەت دەتوانرێت ئاستی کارەساتەکان
بەهۆی بەڵاسروشتیەکانیش تا ڕادەیەکی زۆر کەم بکرێنەوە. لە دەستگای کارگێڕی گەندەڵ و دواکەوتوی کۆماری ئیسلامیدا لە بنەڕەتدا نە پلانێک بۆ خۆپاراستن لە ڕوودانی ڕووداوەکان بوونی هەیە و نە سیستەمی کارگێڕی ناکارامە و گەندەڵی کۆماری سەرمایەداری ئیسلامی توانایی جێبەجێکردنی پلانی کارناسانەی هەیە. تەنانەت ئەگەر پلانێکشیان هەبێت لە بنەڕەتدا بیانوویەکە بۆ خراپ بەکارهێنانی دارایی و تاڵان و بڕۆ. حکوومەتی ئیسلامی کە سامان و داهاتی خەڵک بۆ سەرکوت لە ناوخۆ و تیرۆریزم لە دەرەوە بەکاردەهێنێت ئەوەی بۆی گرنگ نییە بریتیە لە تەندروستی و ئەمنیەتی خەڵک. دابینکردنی ئەمنیەتی ژیانی خەڵک بەبێ ڕزگار بوون لە دەستی ئەم ڕژیمە ممکن نابێت.